سلاوتان لێ بیتن و ڕەمزانتان پیرۆز بیتن. ئەوڕۆ کە حەزمێ تشتێکتان پیشاندم ئێستا لۆ نمونە سپێنە هەدەستن ماندینە هیلاکن لە جیاتی کۆفیەکی بخۆن ئەوی زۆر تەندروست نییە دەتان تشتێکی دی پیشانتان دەم چمان پێویستە ڕوونی جیزی هندی شیری باویەکە بیبر ڕەش هەنجوین زەردەچین کورکومە و دارچین و زەنجەفیلمان پێویستە. یەکەمین دەبی شیرەکەی کچە گەرم بکەین کەمێک زۆر کەم لە ڕوونی جیزی هندیەکە ئەوە شتێ دەکەن بیبر ڕەشەکە تقریبا 4 دنکی تێدەکەم هەنجوونەکە دەبی ئاخری تێکن چکاوەکی گەرم دەبیتن هەنجوونی تێکن هەنجوونەکە تێک دەچێت ئەوە خراپە. دوایە کورکوماکە تقریبا ئەوەندە یعنی دەکاتە چارێکێک لە مڵاکەکەیت پێویستانە. دوایە چیت کەشمان پێویستە دارچین ئەم هەرێک سەرەوە بەدەستی هوردی دەکەم تێدەکەم و چەکۆکم پێویستە جەنجەفیلەکە خیاسی پەنجەی خۆتان بکەن بەس سەرەکەی قچەکلا دەبەم ئەو جێ ناشرینەکان سانە تێدەکەین. ئێستا دەتانین هەمووی بکەنە ناو میکسەرێکی حتا هەموو جوان تێکەڵ دەبیتن. هەموو سپینان دەتانن یەک گڵاسی بخۆن حیسابکەن وچی کۆفی بەکاردین و ئەو نەفەرانەوی حەزێن لێ کچێک شرینیش بیتن دەتان یەک مڵاچی هەنجوین تکایە ئاگدار بن هەنجوینەکە دەبی ئەسڵی بیتن یانە لە شوێنێکی بکڕن ئەی بەڕاستی سیقەتان بە نەفەرەکان هەیە. لە جیاتی کۆفی ئەوی بخۆن تامەکەشی بەڕاستی زۆر خۆشە تەندروستیشە هیوادارم ئەنگۆش لە ماڵێ تەجروبە دەکەن سڵاو ڕێزم هەیە.